بەڕێزان سڵاوتان لێ بێم کاتتان باش سعات حوتە و گەڕاوینەتەوە خزمەتان لە کورسا تەندروستی بە پێشکەشکردنی بڕگەی جیاوازی تەندروستی بڕگەی تەندروستی ئەمڕۆ یەک کۆمەڵ بابەتی گرنگ لە خۆیەگرێ باز لە یەکێک لە لایەنە زۆر گرنگەکانی دنیای پزیشکیەکەن کە هیچ بریتیە لە لایەنی ئیمەرجنسی و فریاگوزاری زۆر جار هەنێ حاڵەت هەن هەنێ دۆسیە هەن هەنێ کەیسی نەخۆشن کە زۆر بە خێرایی ئەهێنێتە نێو نەخۆشخانەکان و پێویستی بە چارەسەری زۆر خێرا هەیە و بە دوواداچوونی زۆر خێراش هەیە ئەمڕۆ باسی کۆمەڵێک لەو کەیسانە ئەکەین کە لە نێو هەرێمی کوردستانە ڕویان ناوە بە ورد و دروشتیە چینە نێو بابەتەکە و باسی لە یەکێک لەو ئەندامانەژەکەین کە هەنێ خەڵک بە زیای ئەبینێ پێی وایە سوودێکی وای و ئەرکێکی وای نیە و یەکێک لەو ئەندامانەی زۆری نەیکات لە نێو ئەم حاڵتانەیە برینارێ بە زەبری بەرەکە ئەمڕۆ لەگەڵ ڕۆژهات هەموو ئەم بابەتانە پێکەوە گفتوگۆکەین ڕۆژهات سڵاو لێ تەندروستی تۆ من زۆر باشم یادارم تۆش باش هەر باش زۆر سپاس سڵاو لا بینەرانی کورسا تەندروستی بە هیوای ئەوەی لە بەرنامەی ئەمڕۆیە بتوانین کۆمەڵێک زانیاری و بابەتی تەندروستی گرنگتان لەگەڵا باس بکەین بابەتی ئەمڕۆمان زۆر تایبەتە جگەلەوەی کە هۆشیاری تەندروستیە هۆشیاری تاکیشە لەسەر بەکارهێنانی ئەو کەلوپەلانی کە نابێ بگاتە دەستی مناڵ بە تایبەتی چەک و چەقۆ بەداخەوە هەواڵێکی زۆر ناخۆشمان هەیە ئەمڕۆ ڕاستان ئەوش بەکارهێنانی چەکە لەلایەن مناڵەوانێک کە زیانێکی جەستەیی گەورەی گەیاندووە ئامۆژگاری ئێمە بۆ دایک و باوکان ئەوەی هەمیشە ئاگاداری و کەلوپەلانە بن لە ماڵەکانیانە بەڕاستی ناکرێت لە بەردەستی مناڵەدا بنرێت و بەم دوایانەش لەم نەوە هەواڵانە زۆر ئەبیستین و کورسا تەندروستی بەرنمەیە کە هەمیشە پێشەنگ بە لە گواستنەوەی هەواڵەکانە و هەواڵەکەی ئەم ڕۆژمان تایبەت ئەبێ بە هەواڵی ناوخۆی ئەو کێشانەی کە لەناو کوردستانە ڕوویاوە و پێویستە باسی لێ بکرێ بۆ ئەوی خەڵک هۆشیار بن و ئەم هەڵانە دووبارە و سێبارە نەکرێتوانێ لەگەڵ مانابن ئەڕۆینە لای ناوەڕۆکی هەواڵەکە منداڵێکی تەمەەن 4 ساڵ بۆ هۆی دەرچوونی فیشک بە سەختی بریندار دەبێت بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجاڕای دەگەێنێت منداڵێکی تەمەەن 4 ساڵ فیشک لە دەستی دەردەچێت و بە سەختی بریندار دەبێت و جێگەی باسە فیشەکەکە بەر ڕوومەت و خوارەوەی گوێچکەی دەکەوێت و پاش گەیاندنی بۆ نەخۆشخانەی فریاکەوتن چارەسەرە سەرەتایەکانی بۆ دەکرێت. دواتر لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی نەشتەرگەری بۆ ئەنجامەدرێت نەشتەرگەریەکە لەلایەن دکتۆر ئاسۆ خەسرە و پسپۆری نەشتەرگەری قورگول و تووجۆ دکتۆر حەسەن بەرزنجی کە پسپۆری جوانکاری و دکتۆر مەعاس کە پسپۆری بێهۆشکاریە و ستافێکی بە ئەزمموی نەشتەرگەری ئەنجامدراوە و خۆشببختانە دوا بە دوای نەشتەرگەریەکە دۆخی تەندروستی مناڵەکە بەرەو باشی ڕۆشتووە و بە پارێزراوی گەێنراوەتەوە ماڵەوە. بەڵێ بەڕێزان هەر وەکو ڕۆژهات لە سەرتاوە باسی لێکرد هەنێ شت هەیە بەڕاستی کە نەکرد نابێت لە ماڵە هەبێ بە دیاریکراوی نابێت لە بەردەستی مناڵی بچووکە بێ ئەم هەواڵی ئەمڕۆ بەداخەوە کە مناڵێکی 4 ساڵ بووە و دواتر چینە نێو ناوەڕۆکی هەواڵەکە و زیاتر زانیاری سەبار بە باسەکە وەرگین چەکێکی بەدەستەوە بووە ئەم چەکە تەواو مناڵ نازانێت چۆن بەکاری بێنێت لە دەستی دەرچوە فیشەکێکی تەقاندووە و خۆی برینار کردووە بەڵامەوەی کە زۆر جێگەی خۆشببختیە ئەوەیە کە زوو گەێنراوەتە لای پزیشکی پسپۆر و لەلایەن چەند پزیشکێکی باش و نەشتەرگەرێکی بۆ کراوە لە نێوم پزیشکانەیە پزیشکی جوانکاری هەبووە پزیشکی بێهۆشکاری هەبوو ستافێکی بە ئەزمموی فریاگوزاری سەرەتاییش هەبووە یەکێک لەو بەشانەی پزیشکی بریتیە لە فریاگوزاری سەرەتایی ئەم بەشە بەڕاستی بەشێکی زۆر پیرۆزە ئەرکێکی زۆر ناڕەحەتیشان هەیە زۆر جار کۆمەڵی حاڵەتی زۆر تەواوی و زۆر خێرا و فریاگوزاری هێنرێتە نێو نەخۆشخانەکان بە دیاریکراوی ئەو ڕووداوە نەخوازراوانەی وەکو هەواڵەیە خود ڕووداوەکانی هاتوچۆکە ڕوێن بەڕاستی زۆر جار پێویستیان بە چارەسەری زۆر خێرا هەیە لەو چارەسەرانە بنمونە ئەوانەی کە خوێنی زۆریان لێ ڕات پێویستیان بۆ هەیە کە خوێنێکی زۆر باشیان بۆ بکرێتەوە نێو جەستا و ئازارشکێنی خێرایان پێ بدرێت و ئەگەر شکاویەک یاخود بە نمونە شتێک هەبێ کەوای کرد بێ زیان بەندامێکی ناوکیان هەبێ زوو چارەسەر پێ بشێت بە دڵنیاییەوە ستافی فریاگوزاری هەمیشە جێی دەستخۆشی بوون بەڵام ڕەنگە ئەم مناڵە زوو گەیاندرا بێتە فریاگوزاری و توانی بێتیان فریاگوزاری سەرەتایی بۆ ئەنجام بن و ژیانی بۆ بگەڕێنەوانە بەڵام ڕەنگە مناڵی داهاتوو ئەو نەتوانرێت ئەو کاری بۆ ئەنجام بدرێت بۆیە زۆر گرنگە ئێمە ئەڵێن هەمیشە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن بە تایبەت لەم حاڵەتانەیە کە ئەتوانم بڵم بە کەم تەرخەمی هەژمار ئەکرێم حاڵەتانە ڕاستان ئەگەر ئێمە بتوانین ئاگامان لەو کەلوپەلانە بێت کە لە ماڵەکانمانە دەێنن بەدڵنیاییەوە تووشی ئەم ڕووداوە نەخوازراوانە نابێت بێگومان دەست خۆش بێ ئەوەیە کێک لە حاڵەتانی و خۆت باسکە ڕەنگە ئیهمالی و کەم تەرخەمی هەبێ بەڕاستی جا بۆی کە ئەم ڕووداوە و لەم جۆرە ڕووداوانە دووبارە و سێبارە نەبن و ڕوونێنەوە پێم خۆشە لە زاری زۆر بەڕێز دکتۆر سەنگەر محەممەد ڕەفیق کە یاری دەردەری سەرپەرشتیاری گشتی تەندروستی هەڵەبجێ بە پەیوەندی لەگەڵمان بەشدارە پێمان خۆشە زانیاری زیاتر لە وەربگرین و کۆمەڵە پرسیاریش ئاراستەی بەڕێزە بکەین سەبارەت بەم حاڵەتەکە ڕوویاوە
پێم وابێ دکتۆر سەنگەر لەگەڵمانایە. دکتۆر سەنگەر سڵاوت لێبێ گەرگوێت لە دەنگمانە. سڵاو لە بەڕێز دیشان پێ خۆشحاڵم بۆ ئامادەبوونم لەم گفتوگۆیە و قاسیەکەم بابەتی سۆتە ڕوو. زۆر سپاس بۆ تۆش دکتۆر، زۆر خۆشحاڵین دووبارە. سپاس بۆ بەڕێزت، دەستی ماندوو نەناسیتانە گوشین بەڕاستیم حاڵەتانە جێپەنجەی ئێوەی پێوە دیارەوە. پێم خۆشە سەرەتا لەو پرسیار و دەست پێکەم خۆت کەمێک ڕوونکردنەوەمان لەسەرم حاڵەتە بۆ چۆن ڕوویاوە و چیشتان بۆ کردووە دواتر. وڵی بەشێک لەو حاڵەتە بێگومان پەیوەندی بەلایەنی لێکۆڵینەوە هێنە دیاری تەندروستی وەکۆی ڕوودانی حادیسەکە چۆن بووە و بۆچی ئەم شتە ڕوویداوە. بەڵام بێگومان مناڵێک لەو تەمەنەیە کە خۆی بێگومانی لەوەی کە خۆی دەقەتی کردووە و پیشەکە لە دەستی دەرچووە و بێگومان کەم تەرخەمی هەبووە لە شێوازی هەڵگرتنی چەکەکەیە وەمە کاتێکی زۆر باشە بۆی کە لەم حاڵەتەدا هەندێک ئامۆژگاری بۆ کەسانە بدرێت کە چەکگارن کە چشیان هەیە لە ماڵەوە کە بە شێوازێکی سەلامەت ئەم چەکە هەڵگرن بە ئاسانی بەردەستی مناڵ نەکەوێت بەردەستیشی بکەوێت فیشەک و با بڵێن کچێکی تیانە بێت و لەسەر پێ نەبێت بۆی کە حاڵەتانە بەدوور بێت. زۆر ڕێکار هەیە بۆ نمونە ڕێکار هەیە کە ئامێرێکە یخیتەنە ئەو چەکەوە ئیتر ئیژ ناکات ڕقە ناکات ئەگەر چی نیشی کابێت پیشێکیشی کاتێت. ئەم ڕێکارانە بگیرێتە بەر بۆ خۆپاراستن بێژگە لەوەی کە هەڵگرتنی چاوێتە لە شوێنێکی سەلامەتە و دوور لە دەستی مناڵ ئەگەر ئەمانەش بگیرێتە بەر سەلامەتیشی زیاترە. زۆر باشە دکتۆر. باش ئەوەی کە ئەم حاڵەتە ڕوویدا منداڵەکە بۆ کام نەخۆشخانە گوازرایەوە و چۆن سەرەتا توانرا کە فرێگوزاری سەرەتایی بۆ ئەنجام بدرێت؟ حاڵەتەکە قورس بوو یان مەترسی گیان لەدەستدانی نەبوو؟ حاڵەتەکەی طبیعی ئەو فشەکە بەردەموچاوی مناڵەکە کەوتە بوو و خۆشبەختانە تۆ یەکەم جار لە کاتی حاڵەتی شوادا کە دەگاتە نەخۆشخانەکانی تەواوی پێویست بە کۆمەڵێک لە ئامڕازی پزیشکی و لە پزیشکی پسپۆر هەیە بۆیی کە بتوانی دڵنیابیتەوە کە ئەم بەرکەوتنە خەتەر نییە. یەکسەر دەمودەست ناتوانانی بڵێم حاڵەتە ئاسانە یان ئاسان نییە قورس. بێگومان ئەو نەخۆشە گەنراتە نەخۆشخانەی فریاکەوتنی فرێکاری هەڵەبجە و هەرزوو دکتۆری بەشی مێشک و دەمار، دکتۆری جوانکاری، دکتۆری خۆگوڵی توجۆ و ئەم دکتۆرانەی کە سەرەتا لە ناو فریاگوزاریە بینیویانە و چارەسەریان بۆ کردووە، چارەسەری سەرەتاییان بۆ کردووە و ئەم پزیشکانە دواتر بینیویانە و هەڵسەنگاندنیان بۆ کردووە تشتی بۆ گیراوە دڵنیابوونەتەوە لەوەی کە زەرەر بەر مێشکی مناڵەکە نەکەوتووە و زەرەر بەر ئێسکەکان نەکەوتووە تەنها کەڵاگەی گوێ ئەزێتی گەیشتووە و گۆشتی دەموچاوی. دواتر لەلایەن پزیشکی جوانکاری و پزیشکی خۆگوڵی توجۆ ئەم برینە دروستکردنەوەی ئەم فڕقەڵاگە و گۆشتە چاکردنەوەی بۆ کراوە بە نەشتەربی. باشە دکتۆر دەست خۆش بێ ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە و زۆر جێگەی بایەخە ئەوەیە کە بەڕاستی دەستخۆشیێکی زۆر بۆ ئەو تیمە پزیشکە کە نەشتەرگەری خێرای بۆ کراوە بەدەمی و چوون. بەڵام پێم خۆشە بزانم چ ڕێکارێک گیراوەتە بەر بۆی کە بەڕاستی لەم جۆرە حاڵەتانە دووبارە نەبنەوە خوا نەخواسە گیانی مناڵی تر نەکەوێتە مەترسیەوە. چی گیراوەتە بەر بە شێوەیەکی گشتی؟ لە ڕووی ئەوە تەنها خۆی ڕۆشنبیری وریاکردنەوەی ڕۆشنبیری لەم کاتانەیە باشترین شتە چونکە ئەمە بەهۆی کەمترخەمیەوە بۆ بەڕاستی مناڵێک لەو تەمەنەیە تەمەنی لەخوار پێ ساڵە چێشی کۆچۆتە بەردەست لەم کاتە تەنها ئەوە یعنی بکرێت بۆ ڕێگریکردن لەم جۆرە بابەتە وەکو چارەسەرکردنیشی زۆر باش چارەسەرکردنەوە نەخۆشەکە و شتێک نییە بڵێن باشتریکەین بەخوا بەزیابێت کە چارەسەریشی زۆر باشی بۆ کرا و زۆر بە خێرایی چارەسەرکرا. زۆر باشە دکتۆر ئەتوانین بزین لە ئێستا دۆخی تەندروستی منداڵەکە چۆنە؟ ئێستا دۆخی تەندروستی مناڵەکە زۆر باشە ئەکرێت دواتر ئەشاکی بە کێشەیە تووشی چەند مادێکی نەشتەرگەری ببێت لە دوای ئەم نەشتەرگەری و برینەوە چکە برینی فیشک برینێکی برینێکە کە زیاتر ئەگەری هەوکردن و ئەگەری پیسبوونی هەیە بە برینی پاکستان نییە ئەمانە ئەگەری هەیە دواتر تووشی ماشی نەشتەرگەری ببێت یا ماشی ئەو برینە ببێت
بەڵام لە ئێستادا وەزی زۆر باشە و نەشتەرگەریەکەش نەتیجەی زۆر باش. زۆر باشە دکتۆر. هاوکات لەگەڵ ئەم دۆسیەیەکی تری کەوتنە خوارەوەی کچێکی تەمەن 20 ساڵانمان هەیە کە لەسەر ئەسەب کەوتۆتە خوارەوانێ و بە گوێرەی زانیاریەکان بە تەواوەتی کاریگەری لەسەر شێوە ڕوخساری کچەکە دروست کردووە. ئەم کەوتنە خوارەوەیە چۆن بووە؟ وەکو باز لە ئەکرێت کە دکتۆرەڤیان توانیوێتی کە بە شێوەیەکی باش برینەکانی دەموچایی بۆ برین پێچ بکە، بەڵام ئایا لە داهاتووە دەموچاوی ئاسایی ئەبێتەوە ئەم حاڵەتە؟ وڵاهی ئەوە زۆر زووە. ئێمە قسە لەسەرەوە بکەین کە نەتیجەی کۆتایی یاخود دەرەجامی کۆتایی نەشتەرگەریەکی قورس و نەشتەرگەریەکی دەموچاو چۆنە بێت. بێگومان ئەو برینانەی کە برینێکن کە لە ژنگەیەک ڕۆدەن بۆ نمونە ژینگەی ئەو شوێنەی کە ئەختی تا بەخێوەکرێت یاخود یاری ئەسسواری تیاکرێت، ئەم ژنگەیەکی پیسە خۆڵ و پاشەڕۆک و ئەم شتانەی ئاژەڵەکان چۆتەنە ئەو برینەوە بێگومان لە کاتی بریندار بوونە. لەبەرەوە ئەگەری هەڵکردنی زۆر زۆرە بە برینی مەترسیدار بۆ ئاڵین بۆ داهاتووی نەشتەرگەریەکە دایانرێت. وەکو کارکردنی پزیشکی جوانکاری کارێکی زۆر باشی بۆ کراوە بۆ ئەم کاتی ئێستا، بەڵام زۆر بۆ ئەوەی کە بڕیار بین دەرەنجامی کۆتایی ئەم کارە چیە بێت یاخود ئەم نەشتەرگەریە چی. باشە دکتۆر سەنگەر، پێم خۆشە بزانم بەڕاستی چەندێ گرنگە ئەم حاڵەتانە پزیشک ڕاستەوخۆ نەشتەرگەری بۆ بکە و چارەسەری بۆ بکە، ئەوە نەگرنگە لە کاتی پێویستە بگەێنرێنە نەخۆشخانەکان. پێم خۆشە بزانم ئەم هاوڵاتیە کە کەوتۆتە خوارەوە سەرەسب چۆن گەێنراوەتە نەخۆشخانەوە، دوای چەندێکیش گەێنراوە؟ وڵی زانیاری ورد نییە بەڕاستی لەسەرەوەی کە چەندێک پێ چووە تا گەێنراوە، بەڵام بێگومانەوە لە ناو شاری هەڵەبجانەوە لە دەرەوەی دەستواردەوری شاری هەڵەبجە بووە وەگەێنراوەتە ناو نەخۆشخانەی فریاکەوتنی فێرکاری. طبیعی لە کۆمەلگای ئێمە ئەم شتە هەیە کە کاتێکە ڕووداوێکی لەم زۆرە ڕوەدات، خەڵکی ئاسایی و ئەو کەسانی کە نزیکن هەوڵەدەن کە یارمەتی ئەم نەخۆشانە بدەن و بیانگەێنە شوێنێک، بەڵام بێگومان بەدەر لەمەش ینی لە ڕووی تەندروستیەوە لە هەموو بەڕێوەبەرایەتیەکان کەرتی 122 هەیە کە کەرتی فریاکەوتنی خێرایە و ئیزعافە و ئەم ئەمبوڵانسانە لە ماوەیەکی زۆر کورت ئەگەن لەسەر شوێنەکان یارمەتی دەرەبن هەم لە گواستنەوەی نەخۆشەکە لە یەکەم چرکەوە لە شوێنی ڕووداوەکەوە تاکو ئەو کاتێک کە ئاگاتە نەخۆش. زۆر باشە. دکتۆر دۆخی چارەخوازەکە بەگشتی چۆنە لە ئێستا؟ ئێستادا دۆخی چارەخوازەکە جێگیرە و مەترسیەکی گەورە نەماوە لەسەر مەترسیەکی گەورە سەرژیانی، بەڵام وەک جەنابیشتان سەربوتان کە برینداری ناڕەحەتی هەبوو لە دەموچاوی و نەشتەرگەری بۆ کراوە و ئەگەری هەیە ئەگەری باڵێنەوەی کە کێشەیەکی ماکەکانی دوای نەشتەرگەری یاخود دوای برینداری ڕوو بدات وەکو هەڵکردن وەکو ئەوەی کە بەتەواوەتی چاک نەبێتەوە یاخود چاک بوونەوەکەی ناڕێک بێت. بەڵێ باشە دکتۆر سەنگەر، پێم خۆشە لە کۆتاییە پەیامی بەڕێزە چییە و چ ڕێنماییەکت هەیە بۆ هاوڵاتیان بە شێوی گشتی بۆی بەدوور بن لەم جۆرە ڕووداوانە، هەر کەسێکە خوازیاری هەر جۆرە وەرزشێک بێ چۆن بەدوور بن لەم ڕووداوانە خوازراوانە بە شێوەیەکی گشتی؟ بە گرنگیەکی زۆر زۆرەوە کە گرنگی پێ بدرێەوە بڵاو بکرێتەوە لە ناوخۆکە بۆ کارەکانی خۆپاراستن هەم لە وەرزش هەم لە ژیانی ڕۆژانەیە زۆر زۆر گرنگە. بۆ نمونە ئەو ئەفر سوارانە پێویستیان بە خودی تایبەت هەیە، بە کڵاوی تایبەت هەیە، بە بەستری سەرنجنەکان، سەرمەچەک، سەردەست و سەر ئەنیشتەکان هەیە و کڵاویش هەیە بە تایبەتی بۆ پاراستنی دەموچاو و ئەمانە لە حاڵەتی کەوتن لە ئاسپسواری هەر بێژگەلەوە ژانێستا بۆ نمونە لە وڵاتی ئێمەدا بەم تازەیە یەکی ئیجمالیشی زۆر زۆری لە ڕووداوەکانی هاتوچۆ ڕووداوی ماتۆرسکی. بەڵێ ئەمەش هەر ئامڕازەکانی خۆپاراستن وەکو کڵاوی سەر و پارێزەری ئەژنۆکان و ئەنیشتەکان و دەست و وەجلی تایبەت بەم ماتۆرسواری زۆر زۆر بەڕوورە بەڵێ بێگومان بەکار بێت.
ئەمانە گرنگترین شتن بۆ خۆ پاراستن بەڕاست. زۆر باشە دکتۆر سەنگەر محەممەد زۆر سپاس بۆ بەڕێزێک ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ زانیاریەکانە هیوادارم لەم جۆرە کەیسانە دووبارە بوونەوەیان کەم بێ و دووبارە دەستخۆشیشم بۆ بەڕێز و بۆ ئەو تیمە پزیشکی هەیە کە هاوکار بوون لەم کەیسانەیە. زۆر سپاس دەستخۆشیمان بۆ بەڕێزتان هەیە و زۆر سپاسی پێزانیتان لە سپاس بۆ توش دووبارە بەخێربی. زۆر باشە ڕۆژهات بە وردە بگەڕینەوە لای هەواڵ و باسەکانی ئەمڕۆوان لە سەرەتاوە باسم لەوە کرد کەوتم یەکێک لەو ئەندامانەی کە زۆر جار لە نێو ئەم ڕووداوانە برینارە بێ بە تایبەتی ڕووداوەکانی هاتوچۆ ئەندامی سپڵە جا پێم خۆشە وردە بابزین چه هەواڵێکمانێ مامەرە لای هەواڵ زۆر باشەوە بڕێندای ناوڕۆکی هەواڵەکە لەگەڵمانە بن. توێژینەوەیەکی سکوڵی پزیشکی زانکۆی مینسۆتا ئاشکرای دەکات سپڵ دەتوانێت هاوکار بێت لە پەسەندکردنی ئەندامی چاندراو یان گواستراوە لەلایەن جەستەوە. لە کاتی گواستنەوەی ئەندامەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە زۆر کات بەرگریە کۆئەندامی کەسی وەرگر هەڵدەستێت بە پەلاماردانی ئەندامی گواستراوە بە هۆکاری ئەوەی بە تەنێکی نامۆ دەیبینێت. دەرەنجامی ئەم توێژینەوەیە دەریخستووە کە سپڵ دەتوانێت هاوکار بێت لە ڕاهێنان پێدان بە بەرگریە کۆئەندام بۆ ناسنەوەی ئەندامی گواستراوە. لەم توێژینەوەیە جۆرەخانەیەکیان لە کەسی بەخشەرەوە گواستۆتەوە بۆ کەسی وەرگر بەناوی ADL. ئەم خانەیە لە کەسی وەرگرە ئەگوازرێتەوە بۆ سەپڵ و لەوێ هانی زیادبوونی بەرهەمهێنانی جۆرەخانەیەکەیە بەناوی TR1. ئەم خانەیە هۆکارە بۆ ئارامبوونەوە بەرگریە و ئەندام و ڕێگری تەنها لەو بەرگریە خانانە دەکەن کە پەلاماری ئەندامی گوازراوە دەدەن. ئەوەشی کە جێگەی سەرنجەوەیە کە خانەکانی دیکەی بەرگریە کۆ ئەندام بە شێوەیەکی ئاسایی کار و چالاکی فەرمانی خۆیان بەجێ ئەهێنن. گرنگی ئەم توێژینەوەیە لەوەدا خۆی دەبینێتەوە زۆر جار پێویستە لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری چاندن و گواستنەوەی ئەندامەکاندا چارەخوازان ئەو دەرمانانە بەکاربهێنن کە کۆ ئەندامی بەرگری لاواز دەکەن تاوەکو جەستیان ئەندامە گوازراوەکان پەسەند بکات و بەشێک لە چارەخوازان پێویست دەکات تا کۆتایی تەمەنیان ئەم دەرمانانە بەکاربهێنن ئەمەژە بێتە هۆی لاوازبوونی کۆ ئەندامی بەرگری بەگشتی بە پێچەوانی دۆزینەوەی ئەم توێژینەوەیە. یەکێک لە پرۆسە زۆر سەرنجڕاکێش و جوانەکانی دنیای پزیشکی بریتە لەوەی کە کەسێک ئەندامێکی خۆی ببەخشێ بە کەسێکی تر واتە لە کەسێکە یوازێتەوە بۆ وەرگرێک. شتێک هەیە لێرەیە پێوترێ ڕەتکردنەوەی ئەمەندامە کە یەکێکە لەو دۆخانەی زۆر گرنگە پزیشکی پسپۆر بە تایبەتی و پزیشکانی کە کار لە چاندنەوەی ئەندامانەکەن ئیترە جگەر بێ یاخود سپڵ بێ هەر ئەندامێکی تر یاخود سیەکان بێ دۆخی یەتە پێش و بریتە لە ڕەتکردنەوەی ئەم ئەندامە لەلایەن کەسی وەرگرەوە بە نموناگەر کەسێک سپڵێک بابە من جستەی من بۆی هەیە ئەم سپڵە ڕەت کاتەوە لەبەرەوەی بەڕاستی هەر جستەی هەر مرۆڤێک بۆ مرۆڤێک ئەگۆڕێ کۆمەڵی خانەی بەرگری هەن کە یەکسەر هێرشەکە لەسەر ئەم سپڵەی کە گوازراوەتەوێنەوە جستەی من نەحەقیشیان نییە لەبەری خۆیان وا دروست بوون هەر تەنێکی نامۆ بێتە جستەوە مامەڵەی خێرای لەگەڵا بکەن کۆمەڵی خانەی تایبەت بۆ دروستکەن و لە ناوی ببن. ئەگەر ئەمەمان نەبووە یەک کۆمەڵ نەخۆشی ڕۆژانە زەفەری پێبردین و بەرگری جستە نەیەتوانی جستەشمان چاک بکاتەوە لەم دۆخانەیە وە لە بیر نەکەین کە ئەمە پرۆسەیەکی سروشتی جستەیە بەڵام لەم توێژینە دۆزراوەتەوە سپڵ شتێکی هەیە بە جەستا هەڵدێڵێ پێویست ناکە بەم شێوەی پەلاماری بێ ئەمە ئەندامێکی گرینگە کە بۆ تۆ پێویستە لە ڕێگەی کۆمەڵێ دا و دەرمانەوە کە ئەدرێ بەم نەخۆشە ئەبێتە هاوکار بۆی کە ئەم سپڵە ڕەت نەبێتەوە و وردە ئەم سپڵە ببێتە بەشێک لە کەسی وەرگرەمە یەکێک لە هەنگاو زۆر گرنگەکان کاکرێ لە داهاتووە ئیسفادەی لێ بکرێ و سوودی لێ وەربگیرێ بۆ ئەوەی کە چیتر ئەم پرۆسەیە ئەوە نەزەحمەت نەبێ مامەڵەکردن لەگەڵیا. ئەچمەلا یەکێک لە هەواڵەکانی ترمان کە بریتە لە گەورەبوونی سپڵ یەکێکە لەو دۆخانەی کە زۆرینەی کاتەکان ڕوبەڕووی سپڵە بێتەوە ئەو قەبارەی کە لە ڕاستی ئەسپڵەتی زۆر گەورەترە بێ دۆخێکی تر پەیوەستە بەم بابەتەوە با پێ کۆبچین لە هەواڵەکە و دواتر کەمە زانیاری سەبار بم باسەش وەربگرین فەرموو. توێژینەوەیەکی پەیمانگای تەندروستی نیشتیمانی لە ئەمریکا ڕایەگەیەنێ کە بەکارهێنانی نازوور بۆ نەشتەرگەری لابردنی سپڵ باشترین و سەلامەترین ڕێگەیە. پزیشکان بە بەکارهێنانی نازوور تەنها لە ڕێی چەند کونێکی بچووکەوە دەتوانن نەشتەرگەری لابردنی سپڵ ئەنجام بدەن ئەمەش ئازار کەم دەکاتەوە و ماوەی چاکبوونەوەی چارەخواست لە پاش نەشتەرگەری کوور دەکاتەوە.
ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە کە لە ڕابردووە هەنێک کات لە کاتی ئەنجامبانی نەشتەرگەری لابردنی سەپڵ بە نازور پزیشکان ناچار ئەبوون سەرباری نازور پەنا بنەوە بە ڕێگەی نەشتەرگەریە کۆنەکان و پشت بە هەڵدرانی سک ببەستن بەڵام خۆشبەختانە تەکنیکێک و ڕێگە نوێیەکان لەم ساڵانی دواییە وایان کردووە کە لە کاتی ئەنجامیانی ئەم جۆرە نەشتەرگاریانەیە پشت بە ڕێگە کۆنەکان نەبەسترێ و تەنها بە نازور پرۆسەکە ئەنجام بدرێ بە جۆرێک کە لە چوارچێوی توێژینەوەکەیە لە کۆی 125 چارەخواست تەنها 13 چارەخواست پێویستیان بە نەشتەرگەری گەورە هەبووە. ئەم توێژینەوەیە پژڕاستی دەکاتەوە کە نەشتەرگەری لابردنی سەپڵ بە نازۆر شێوازێکی سەلامەت و کاریگەر و کەم تێچووە بۆ چارەسەرکردنی زۆربەی نەخۆشیەکانی سەپڵ بە تایبەتی نەخۆشیەکانی خوێن و هەروەها ئەنجامەکان دەری دەخەن زیادبوونی ئەزمموی تیمی نەشتەرگەری و بەکارهێنانی ڕێکاری ستاندار دەبێتە هۆی کەمبوونەوەی پێویستی گۆڕینی نەشتەرگەریەکە بۆ شێوازی کراوە هەروەها خێرا چاکبوونەوەی چارەخوازان و باشتربوونی ئەنجامەکانی چارەسەر لە درێژخایاندا. نەشتەرگەری لابردنی سەپڵێکێکە لەو نەشتەرگەریانەی کە بۆ کۆمەڵی نەخۆشەکرێ بە دیاریکرای و نەخۆشانەی کە قەباری سەپڵیان زۆر گەورابێ یاخود نەخۆشیەکی تر و شێرپەنجەیەک هەیە کە بێتە هۆکار بۆی پێویستی لابردنی ئەم ئەندامە بێتە ئاراوە و هەروەها بابەتێکی تر هەیە کە سەبارەت بە سەپڵ کۆمەڵێک هەڵە تێگەیشتن هەیە پێم خۆشە وردە دەدانە بەدانە بچین لایەم هەڵە باوانە بەڕاستی زۆر گرنگنم هەڵە باوانە ئەگەر تۆ پێویستیشە بەم بابەتە نییە لانی کەم زانیاریت سەبار بم باسە بێت لەبری بەڕاستی قسە لە کەسێکەوە کە بۆ کەسێکی تر گوازرێتەوە ڕەنگەم کەسە پشت بەم قسەی تۆ بەستێک کاتە بەهانێ گفتوگوێن بابەتانەکەی ئەسفەلا یەکەم بابەت کە باسەکرێ ئەوترێت سەپڵ ئەندامێکی بێسوودە و گرنگیەکی دیاریکراوێنی لە جستەیە ڕۆژاتەمەیەکێکە لەو قسانەی کە زۆر باوە لە نێو خەڵکە ئەمە یەکێکە لەو هەڵە تێگەیشتانی کە زۆر پێم خۆشە ڕاستی بکەینەوە ڕاستە سەپڵ وەکو دڵ نییە وەکو سیەکان نییە کە لای بەری بڵێ ئەم جستەیە بەبێ مەناژی بەڵام کۆمەڵی ئەرک و فەرمانی زۆر گرنگی پێسپێراوە یەکێک لەوانە سەپڵ ئەبێتە دوو بەشەوە بەشێکمان هەیە بە پەڵپی سپی ناسراوە کە بەرپرسە لە دروستکردنی خڕۆکەی سپی لەو خڕۆکانەی کە هەموو ڕۆژێ بەرگی لە جستەی منوتۆکەن لەو نەخۆشی و میکرۆب و ڤایرۆسانی کە داخلی جستەی منوتۆ بن بەشێکی تری بەرپرسە لە پەڵپی سووری ئەمەیانی هەر زۆر گرنگە ئەو خڕۆکە سوورە زۆرە خوێنانی کە لە خوێنی منوتۆیە هەیە پێویستیان بە فلتەرکردن و پاکبوونەوە هەیە بە تایبەت لەو کەسانی کە نەخۆشی خەزبوونەوەی خوێن یاخود کێشەیەکیان لە پەڕی خوێنەکانیانە هەیە ئەم سەپڵا وەکو کارگەیەکی پاڵاوتن وەکو کارگەیەکی فلتەرین کارەکە هەرچی خڕۆکەی سووری خراپە لە ناویە بە تێکێشکێنێت لە ڕێ پاشە ڕۆفڕەیە و تەنانەت بەشە لە سەرچاوەکان ئەڵێن هەرچەندە ئەم شتە لە نێو سەپڵی ئاژەڵانە زۆرترەوە لە مرۆڤ بەڵام وەکو خەزێنەیەکی شکارەکە لە کاتێکا کە جستە خوێن لە دەسەیە یان پێویستی بە ژمارەیەکی زیاتر لە خڕۆکە سوورەکان بێ خڕۆکەی سوورە هێنێتە ناو خوێنەوە ڕاستە هیچ ئەندامێکی جستە نییە بەبێ هۆکار هەبێ لە جستی ئێمە بە دڵنیاییەوە هەموو ئەندامەکان تاواکەری یەکترن ئەو هەڵە تێگەشتانە هەر شایانی بیرکردنەوەش نین بەڕاستی ئەبێ گرنگی بە هەموو ئەندامێکی جستە و بی وەکو یەکتر یەکێکتر لە خاڵەکان کە هەمانە گەر هاوکارانم یارمەتیمان بن باس لە هەڵاوسانی سپڵەکە زۆر جار ئەڵێن کاتێک کە کەسێک سپڵی هەڵاوساوە هۆکارەکەی تەنها شێرپەنجەیە بە دڵنیاییەوە وانە زۆر هۆکاری ترمان هەیە کە کاریگەری لەسەر سپڵ هەیە و هەڵاوسانی بۆ دروست دەکات هەر بە نمونە زۆر کەسەیە لە ڕێگەی زۆر خواردنی چەوریەوانێت تووشی هەڵاوسانی سپڵەکان ئەبێت یاخود لەوانەیە هەوکردنێک هەبێ لە ئەندامی سپڵ خۆیان یاخود ئەندامەکانی چواردەورە کە کاریگەری لەسەر ئەم هەڵاوسانە دروست کردبێ وەک خۆشە باسی لێکرد لە بەرگەی یەکەم ئاراسان بەکارهێنانی جە ئۆکسێنەرەکان کاریگەریەکی یەکجار زۆری هەیە لەسەر پاراستنی تەندروستی سپڵەکان لە خاڵێکی تراباز لەواکەین ئەو خواردنانی کە دەوڵەمەندن بە جە ئۆکسێنەرەکان چۆن ئەتوانێت سپڵ پاپ کاتەوانێت لە ژەهرەکان و ئەتوانین بڵێن تەندروستی و چالاکی سپڵ بەهێزتر بکا بۆ نمونە سیر و پیازمان هەیە دوو خواردنەکە زۆر کەم کەس هەیە بیخوا بیرلەوە کە نۆڵە بۆنێکی ناخۆشی هەیەیان زۆر کەسەیە لە حەزم لە تامەکەی نییە بێ ئەگان لەوەی کە چەند بەسوودە و ئێستا ئاسانکاریشمان بۆ کراوە ڕاستان بەڕاستی هەردووکیان بە شێوازی تاوکەری خۆراکی هەن بۆ ئەو کەسانی کە ناتوانن سیر و پیازەکە بەم جۆرە بخۆن ئەتوانی بە تاوکەری خۆراکی بەکاری بهێنی گرنگ ئەوەیە بە سەرچاوی سروشتی بێ یاخود سەرچاوی دەرمانی بێ تۆ بتانی ئەم دوو جۆری خۆراکە بخەیتە ناو
خۆراکی ڕۆژانەتەوە ئەگەر هەموو ڕۆژێکیش نەبێ بەلایانی کەمەوە هەفتەی جارە بۆ دوو جار ئەم جۆرە خۆراکانەوە وەربگیرێت. ڕۆژەت هیچ خواردنێ نییە سەحری بێبی خۆی یەکسەر چارەسەر بکات. دڵنیاییەوە. ڕاستە هەموو خواردنێ سوودی خۆی هەیە، جەستە پێک هاتووە بە شێوەیەکی گشتی لە هاوسەنگی ڕاگرتن لە نێوان خواردنی باش، وەرزشکردن و خەوی باش و شێوازی ژیانی باش و دەروونێکی باش. کاتە کاتێک کە تو خواردنی باشە خۆی چاوەڕێی ئەو بکە تەندروستی باشتر بێ بێگومان. بەڵام بە نمونە کەسێک کە سپڵی تێکچوو کێشەیەکی سپڵی هەیە بڵێ من سیر و پیازە خۆم سپڵم پاکە بێتەوە و ئەم گەورەبوونی بچووکە بێتەوە و هەرچی نەخۆشی لە سپڵمایە دەرەچێت نەخێ بێگومان بەم شێوەیە نییە. ڕاستە هاوکارن بەڵام هۆکاری چاکبوونەوە نین. یەک هەڵی تر هەیەویش پێم خۆشە باسی لێ بکەین، ئەمەش یەکێ لەوانی لە نێو هاوڵاتیانە زۆر باواز دەواکرێت کە خواردنی زۆری گۆشتی سوور هۆکارە بۆەوەی کە سپڵ گەورە ببێ. ئەمە بۆ کەسی ئاسایی ڕاست نییە بە هەموو شێوەیەک هەڵەیە. ئەمە تەنها لە دۆخێکا ڕاستە بۆ کەسانی کە خۆیان کێشەیەکیان هەیە بۆ تۆ هۆکاری گەورەبوونی سپڵیان. بە نمونە ئەو کەسانی کە نەخۆشیەکیان هەیە بە ناوی هیمۆکرۆماتۆسس. ئەم نەخۆشیە بەرپرسە لەوەی کە ڕێژەیەکی زۆری ئاسن لەناو خوێنە هەیە. ئەم ئاسنە زۆرەش دووبارە ئەچێتەوە نێو کارگەی پاڵاوتنەکە کە سپڵە لێرەیە کێشەیەک دروستە بێت. تۆ هەم گۆشتی سوور زۆرە خۆی کە مادەیەکی زۆری ئاسنی تایە پێویستی بە پاڵاوتنە لە جستەیە خۆشت نەخۆشیەکە هەیە کە ئاسن ئەوە نەیتر کەڵەکەکە لێرە ئەم دوانە پێکەوە هەردووشانم هۆکار بۆ گەورەبوونی سپڵ. ئەوە لەبیر نەکەین کە گۆشتی سوور بە تەنها هۆکار نییە، پێویستە نەخۆشیە کوشتێکی تر ببێتە هۆکار بۆی کە سپڵ خۆی گەورە بکە، گۆشتە سوورەکەش ئەبێتە هاوکارێکتر لەگەڵیە. بەڕێزان لەگەڵمانە بمێنن کۆمەڵێ بڕگە و باسی تایبەتمان ماوە سەبارەت بە سپڵ ئەندامێکی بێسوود نییە، ئەندامێکە کۆمەڵێ ئەرکی زۆر گرنگی پێسپێراوە و زۆر جار نەشتەرگەری لەسرم ئەندامە ئەنجامەدرێ. هەر بۆیە کۆمەڵە پرسیاری گرنگ سەبارەت بە ئەندامی سپڵ ماوە. پزیشکی پسپۆرمان لەگەڵای هەموو پرسیارانە ئاڕاستیەوەکرێ، بەڵام موچانێکی زۆر کورد وەرەگرین و دواتر ئەگەڕێنەوە خزمەتی بڵایەک. دووبارە سڵاتان دەبێت لە بڕگەی دووەممان هاتینەوەلاتان لەم بڕگەیە بەوردی باس لە نەخۆشیەکانی سپڵ و هۆکار و چارەسەرەکانی یەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەڵوان عەبدوڕەحمان پسپۆری نەشتەرگەری گشتی. دکتۆرگیان بەخێربێت. سەلامەت دەبنی و باشن. سپاس. دکتۆرگیان حەزەکەم بۆ دەست پێ بکەم سپڵ چییە؟ ئەرکی سەرەکی لە جەستەیە چییە؟ سپڵ بڵین بە دوو قۆناغی جیاوازە ئاڕوە، قۆناغی پێش لە دایکبوون و قۆناغی دوای لە دایکبوون. یەکەم ئەندامی دروستکردنی خوێن لە لەشی مرۆڤە کە قۆناغی پێش لە دایکبوونە سپڵە. سپڵ کاری سەرەکی دروستکردی خوێنە لە مناڵی بڵین لە دایک نەبوو یا لەسکی دایکە. لە دوای ئەوەی کە مناڵ لە دایک ئەبێ و تقریبا لە ماوەی فەرچەی ئەگەر بیرم نابێ 6 مانگ بۆ 8 مانگ کا وردە تەواو ئەو کاری نامێنێت مۆخی سوورەوە کارەگرێتە دەستی تر خوێن لە مۆخی سوورە دروستە بێ. سپڵ تاوچی تر خوێن دروست ناکە، بەس لەو کاتە دەزەکا بە پاکردنەوەی خوێن. ئیشی دووەمی گرنگترین ئیشی پاکردنەوەی خوێنە. ئێمە خوێن پڕە لە خڕۆکەی سوور، خڕۆکەی سوورەکان تێگەشتێن بە بەردەوامی، خڕۆکەی سپی بەردەوام، خڕۆکەی سوور تەمەنیان 120 ڕۆژێکە، دوای چیان لێت؟ کێ لایەن نەباتەوە؟ پاژماوەکەیان چی لێت؟ تۆ تەسەوور کە شارینی تیان نەمێنێت، سیارەی خۆڵەکەی تیان نەمێنێت، چی لێ شار؟ چۆن بۆ گەنەکە؟ ئەو پاژماوەی خوێن ئەو لە هەمان کاتە یارمەتیدەری دروستکردنی بەرگری لەشە، یارمەتیدەرە بۆ چاکردن و ڕێکردنەوەی خڕۆکە سپیەکان. خڕۆکە سپیەکە تێکچۆکات لا ئەبا و یارمەتیدەر و پێگەیشتن تەمە خڕۆکەی سپیش هەر لە مۆخی سوور دروستە بێت دوایی لە دایک بوون. بەڵام سپڵ یارمەتی پێگەیاندنیان ئەیە بۆی گەورە من و هەندێک نەزەڕێ هەیە کە گوایە ئەم فێریانەکە کە پەلاماری لەژ نەیەن، پەلاماری جسمی غەریبن تەنیا. کاتە گرنگترین ئەرکەکان لەلایەن سپڵەوە ئەنجامەدرێت. بەرگری لەش طبعاً بەرگری لەش ئێمە یعنی وڵات ببێت جێیشە ڕوا بەڕێگا لە هەموو دنیا جێیش هیچێکە لە بڵین ڕوکلە سەرەکیەکانی هەموو وڵاتێک جێیش سپڵ بەڵێ. باشە دکتۆر سەرباری ئەم هەموو ئەرکە گرنگی کە بەڕێز شێسە باسە لێ کردو ئێمە خۆشمان هەنێ لەو ئەرکانە ماخسەڕ و کەچی هێشتا زۆر بەڕاستی هەڵەتێکیشتێکە لەناو هاوڵاتیان پێیان وایە سپڵ ئەندامێکی سەرەکی نییە. ڕەنگە بە هۆکارگەیەوە بێ کە هەست بە سپڵینیان ناکەن، بە سپڵیان ناکەن هەتا گرفتێکی بۆ دروست نەبێت. تۆ بۆچی گێڕیتەوە؟ بۆچی خەڵک پێی خۆی لەوانەیە کە سپڵێکێک لەو ئەندامانەی کە کەم نەخۆشەکەیە و یعنی بەڕاستی نەخۆشی زۆر تایبەتی نییە. سپڵ زۆربەی ئەندامەکان نەخۆشی تایبەت بە خۆیان هەیە، بە سپڵ زۆر جا نەخۆشی تایبەتی خۆی نییە. شتیکە نەخۆشیەکە خوێن لەگەڵ خۆیان نەخۆشیەکە، گرانتە نەخۆشیەکە، حومەی ماڵتا نەخۆشیەکە. لەوانەیە کە بەشێکی بێ بەشێکی تر یەکێ لە شتەرەکانی کە پێشتر ئێستاش هەرە کرێلابردنی سپڵ بووە. یەکێکە لەو ئەندامانەی
لەگەڵ گرنگی زۆرەکەی بەش ئەشتوانێ لا ببرێت مرۆڤ دوای ئەوە ئەژی ڕاستە مەشاکلی توژە بێ بەڵێ بەڵام دوایەوە ئەتوانێت بژی لەوانەیە کە ئەوە ئەو فکرەی یابێت کە بە خەڵک کە ئەندامێکی زۆر گرنگ نەبێ. بەڵێ باشە دکتۆر لەگەڵ لابردنی کێ ئەم ئەرکانەی سپڵەگرێتە خۆ جگەر چونکە سپڵ بە تەنیانە لە پاکردنەوەی خوێنا جگەریش بەستەمان بەشە زۆرەکە سپڵای کا بەشەکەمەکە جگەرەیکا بەڵام کە هەروەکو کەسێکی ئاسایی ئەبێت کە هەردوو نەخێر ئەتوانی بڵێ وەکو کەسێکی ئاسایی ئەژی چونکە ئیشەکانی ڕۆژانەی ئەکا بەڵام مقاومەی وەکو خەڵکی ئاسایی نابێ هەر بۆشە ئێمە کاتێک سپڵ لابینەوە نەخۆشیان سپیان لابراوە ئەیانێرین بۆ کوتانەکانی ساڵانە کوتانی ئینفلۆنزا و کوتانەکانی کە ساڵانە لە خەڵکی کە زیاتر چی دیان لێکەینەوە ئەو کوتانانە بکەن بۆ چونکە مقاومیان کەمتر بووە لەگەڵەوە کە جگەر ئیشی پاکردنەوەکە کە بەڵام ئیشی بەرگەکە وەکو سپڵ نایکە بەڕاستێکەکەی بۆیە مقاومیاندا بەزێ و کاتە کوتانەکان مەرجە بۆ ئەو کەسانی بەپی ڕێنمایە تازەکانی بڵین WHO ئەو کەسانی کە سپڵیان لابرێ بە هەر هۆکارێک بێت ئەبێ دوای ئەوە کوتانی ساڵانە بکەن ئەو کوتانانی کە کوتانمان هەیە بەکسن سوورێژ و مورێزە یەک جارە لە تەمەنە بەس کوتانەکانی ئینفلۆنزا مننجایتس مەجموعەیەشتی ترن ئەبێ ساڵانە بکرێ بەڕاست کاتە دکتۆر هەر ئەو قسەی خۆی ئەومان بۆ سلمێنێ کە لابردنی سپڵ کۆمەڵە گرفتی هەیە کاتەمانەیە وایە کۆمەڵە ئەرکی زۆر گرنگی هەیە لە جەستەیە مەفروزە تا مەجبور نەبین لای نەبین مەفروزە تا مەجبور نەبین تا زۆری بۆ لای نەبین زۆرمان بۆ لای نەبین باشە دکتۆر بە باوردەوردە باس لە هەنێ لە گرفتە سەرەکیەکانی ئەم ئەندامە بکەین سەرتا پێم خۆشەوە دەست پێ بکەین ئەو گرفتانەی کە ڕاستەوخۆ پەیوەندیان بەم ئەندامەوە هەیە کە خۆت باسکەوتە کەمن و دواتریش باز لەو نەخۆشیانی ترەگەین کە ڕاستەوخۆ کار ناکەنە سەر سپڵ بەڵام لە ڕێگەی کارکردنە سەر خوێن و بەگشتی جەستەکارەکەنە سەر سپڵەمانە چین بە شێوەیەکی گشتی گەورەترین مشکلەکانی سپڵ گەورەبوونێتی سپڵ خۆی بچووکە جان ئەمانوت بەقدر مشتە بێت هەر کەسێ بەقدر مشتی خۆی بێ مشتی چەند بێکە دادخست ئەوە تەنانەت کێشیشی کەمە نزیکی 150 غرام کێشیشی کەمە بەڵێ مشکلەکە دایمە لە گەورەبوونیاتی کەچکە کە گەورە بوو تەمە قورسایی دروستەکە لە شوێنی خۆیان ئازار دروستەکە هۆکاری گەورەبوونەکانیش هەنێکیان ڕەبتن بە خوێنەوە چکە وەکو باسم کرد ئەو پێشتر خوێنی دروست کردو دواتریش ئیشی پاکردنەوەی خوێنە لەبەرەوە نەخۆشەکانی خوێن مباشر کاریگەری لەسەر سپڵ چۆنیە مەسەن ئەوانی کە تالەسیمیان هەیە سپڵان گەورە بێ ئەوانەی کە شێرپەنجەکانی خوێنیان هەیە و شێرپەنجەی گرێلیمفایەکانیان هەیە هەموو گەورەبوونی سپڵیان هەیە لەبەرەوە کات کە ئێمە نەخۆشێک بین سپڵی گەورە بێ یەکسەر جای خیاڵمان بووە ڕام بزانین نەخۆشی خوێنی نییە ئاگادارکردنەوەی بێ بۆ ئێوەش کە بچن بە دوای نەخۆشیەکانی وەکو باسم کرد سپڵ خۆی زۆر نەخۆشی تایبەتی خۆی نێ بەڵام وەکو تۆتت ئەو شێت زۆر جوام ئاگرتان پێ بۆی بە شوێ بزانین چ شتێکی هەیە سپڵی گەورە کردووە مشکلەکانی خوێنە شێرپەنجەکانی خوێنە جاران هەرچەند ئێستا کەمتر بۆ تۆ گرانتە زۆر نەخۆشە چەند ئێستاکە لەواتی نەخۆش زووترێن نەخەرسەخانە و عیلاج زیاتر هەیە کەمتر بە جار نەخۆشمان زۆر دەبینی هەمووی ماڵتا بە هەمان شێوە هاتن سپڵیان گەورە و بە تەواوەتی ئیتر ئەو نەخۆشەکانی کە جەماعەتی دکتۆرەکانی خوێن مایلۆپرۆلیفێرەتیڤ دیزیزی پێڵێن لەو نەخۆشیانەی کە تێکشکاری خوێن و دروستکردنی خوێن زۆر لەو حاڵتانەیە بەردەوام مشکلی سپڵ گەورە بوونمان هەیە بۆ چکە کە تۆ خوێن زۆر دروست بوو تێکشکا خڕۆکەی سووری خواروخێت زۆرە ئیشی سپڵ زۆرەکەی ئەویش وردەوردە خۆی گەوراکات بۆی ئیشەکە ڕاپەڕێنێ اینجا کە گەورە بوو قورسە بێ لە چۆ 150 گرام بێ لە چۆ کیلوێ بخەیتە ئێرۆمان و لە ئەخیرە حاڵاتێک بڵێن سپلینزم یعنی چی لێت سپڵەکە ئەوەنگە گەورابی وای لێ خڕۆکە سوورە ساغەکانی ژەخوا کاتە پەلاماری ساغەکانی شەیە لەو حاڵات یعنی بردەوە دەکە سپڵ گەورابی لە ئاخرا گاتە ئەو ڕادەیە تر ساغەکان جای داکاتەوە شەلم کوێر ناپارێزم هێبات زۆر باشە دکتۆر نیشانەمان هەیە بە دیاریکرایی بڵێن بە خەڵک کاتێککە ئەم نیشانانە و بینی بەدیو کرد لە جەستەی خۆ تا سەردانی دکتۆر بکە ئەگەری هەیە کێشەیەک لە سپڵ تا هەبێ نیشانەیەکی تایبەتیمان نییە بەڕاستێکەی لەوانەیە کە کەسڵ گەورابێ نەخۆشەکە هەست بە قورسێک بکە لە لای بەشی چەپی سکی چکە قورسە بێت بەستانێ دروست بکات احتیمالە کەمتر چکە سپڵ تا زۆر گەورە نەبێت هەستی پێ ناکرێت بە ئاسانی تەنانەت بۆ دکتۆریش فحسکردنی ئاسانی ئێمە وەختی خۆی کە تاقیکردنەوەمانەکە زۆر قەلق بووین نەخۆشێک بڵێن فەحسی سپڵ کە چووکە کە تەلە ببین نەوەکانی دۆزینەوە بە ئاسانی قورس بوو لەبەرەوە ئاسان
ناگدۆزرێتەوە بڵێم نەخۆش بڵێم ئەم نیشانێکی تایبەتی بڵێم هێمەی نەخۆشی سپڵە قورسێک لای چەپی سکی هەبێ یان هەستکا لە لای چەپی سکی شتێک گەورە بووە واقع نەخۆشەکەمە بوایی هات بۆ لەم یانی نەخۆشێکم هاو بەلامتی دوکتۆر هەستەکەم ئەمەم لێرا گرەیەکم هەیە ینی خۆی هەستی بە گەورە خۆی کرد سپڵەکەی کرد و گەورە بوتی گرەیەکم هەیە من کە دەسم لێ سپڵ بووە من زانیم سپڵە تەمان زۆر کەسێ لەگەڵ ئازاری گەدایە تێکەڵی ئەکات تا چەند بوونی هەیە تێکەڵ ئەبێ ئازارەکانی زۆر جیا ناکرێنەوە چونکە قورسایەکە و زەخت دەخاتە سەر دەمارەکانی پشتی ڕێخۆڵەکان و ڕاکێشێک ئازارەکانی ڕاکێشانی دەمارەکانی پشتی ڕێخۆڵە و کوێ گویا لە ئازاری ڕێخۆڵە و گەدە سپڵ تقریبا توانین بڵێ جیا ناکرێنەوە بەڵێ بۆ نەخۆش بە ئاسان نیە جیا بکرێتەوە ڕاستی بەڵێ باشە دکتۆر لە قسەکان تا شتێکم بەدی کرد باس لەوە کرد کە سپڵ یەکێک لەو شتانی کە کاری تێکاوە گەورەی ئەکا بابەتی نەخۆشیەکانی جەستەن ئینفێکشنەکان واتە ئەو تەنۆلکانەی کا بنەهۆی ئەوەی کە جەستە بە سەرانسەری جەستە هەوەکاو نەخۆشە بێ و ئینفلۆنزاکان و بابەتەکانی تر سەرنجم بۆ پرسیارێک ڕۆی بەڕاستی پێم خۆشە لە زاری بەڕاست بزانم ئەو ڤاکسینانەی کە بۆ مرۆڤ ئەکرێن ئێستا خۆشبەختانە لە هەرمی کوردستان لە عێراقی شەکرێ هەر لە دایکبوون و دەفتەری تایبەتی ڤاکسینمان هەیە ئەو ڤاکسینانی کە بۆ منداڵا ئەکرێ کۆمەڵی نەخۆشی زۆر لە خۆیەگرێ پێم خۆشە بزانم ئەم ڤاکسینانە چەندێ بوونەتە هۆکار بووی کە لە نەخۆشیەکانی سپڵ بە دوورمان بگرن طبعا والله مادام باسی ڤاکسینێک کرد با من ئیحسایە کردمە لەسەر ڤاکسین چووکە ماوەیەکەوە نیە زڵدایەتی زۆر ئەکرێ بەڵێ بەڵێ فەرموو بەس من ئیحسایەک تەیەمێ هەر بۆ ئەو جاچمە سەر مۆزوعەکە بەڵێ لە 1940ەکانە کە ئیحسا کراوە لە عێراقا بەڵێ ئینگلیز کردوێتی طبعا بەڵێ نەبێ کە ئیحسا کراوە لە سایە 13 بۆ 20 مناڵ گەیشتونتە تەمەنی هەرزەکاری بەڵێ یعنی لە سایە 80 بۆ 83 مناڵەکان مردوون 83 بۆ 87 مناڵەکان مردوون نەگەیشتون تەمەنی هەرزەکاری ڕێژێکی زۆر خەتەرە بۆ سوورێژە لە دەم ناڵە سیان بۆ چواریە کوشت بەڵێ کۆکەڕەشە دانەیەکێ کوشت وەناق توانیە کوشت ئەوەی باش بوو ئاوڵە هەموو ساڵێک ناهاو بە 15 ساڵ جارێکە هاو بەسکە هاو لە دەم ناڵە حوتێ کوشت دوانیان چۆرە بوون یەکێکیان کەما بوو چۆرە بوو بەس دەموچاوی کونجکوز بوو کە ژنی ناشی باشووی ناتوانین کردان چکە دەموچاوی سەقەت کرده بوو بەڵێ ئەم ڕێژەیە ئێستاکە ڕێژەی مردنی مناڵ لەوانەیە کە لە سایت 1 بۆ 2 3 تەسەوڕەکەم لەوە زیاتر نەبێت زۆر کەم بۆ تۆ بێگومان تەسەوڕەکەی هەمووی بۆی ڤاکسینەوەیە کاوەکەم بۆتەوە ئەوەندە کاریگەرە طبعا بەشە زۆرەکەی ناڵم لە سایاسەت چکە بڵێن کچوون شتەکانیش ئەوانە بە ڤاکسین نیە بەڵام بەشە زۆرەکەی بۆی ڤاکسینەوەیە کەواتە ڤاکسین شتێکی زۆر گرنگ بووە لە تاریخی لە مێژووی تۆبات هەڵبەتە کە تۆ ڤاکسینە کرد ئەو نەخۆشیانت کەمتر توژە بێت کە نەخۆشیت کەمتر توش بۆ سپڵیش بەشێکە لە لەش و کاردانەوەی لەگەڵ ئینفێکشنەکانە چکە هەموو هەوکردنەکانی لەش بۆی هەیە سپڵ گەورەکە بەشێکە لە بەرگری جەستەش بەشگە طبعا بەڵێ هەموو چەند بچووک بێ هەوکردنێک لە لەشە لە ئیلتیابی سیەکانەوە چەندین بێت بۆی هەیە سپڵ لەگەڵیانە گەورە بێت بە تایبەتی ئەگەر دێش خایان بێت ئەگەر کورد بە نامەسەن پەتایەکی 6 ڕۆژێکی سپڵ لاسە ئیژەکە و بەس گەورە نابێت بەڵام کە چوویتە 3 هەفتە و 4 هەفتە وەردەوە دە سپڵ دەزەکا بە گەورە بوون چکە ئیشی بەرگریە بێ جوندی زیاتر دروستکە ئەبێ ئیش زیاتر بکە بۆیە گەورەتر بێت زۆر باشە دکتۆرە گەر باز لە نەشتەرگەری بکەین لە چی کاتێکا بڕیار ئێن کە بە تاوەتی ئەم کەسە پێویستی بە نەشتەرگەریە بۆ لابردن و لە چی کاتێکا نەشتەرگەری بە شێوەی نازوورە کرێت و لە چی کاتێکا نەشتەرگەری کراوە بۆ کەسەکە ئەنجامەدەن طبعا بەشە زۆرەکەی نەشتەرگەری سپڵ تا ئێستا ئەتوانم بڵێم ئەحسای لە ساسەم لا نییە بەس ئەتوانم بڵێم لە دە کەسە کە سپڵی بۆ لا ئەبرێ لەوانەیە کە حوتیان بۆی حادیسەوە بێ حادیسەوە تر سپڵی تەقیەوە تر حادیسەی سیارەیە کەوتنە خوارەوە تەمان لە حادیسەی کەوتنە خوارەوە سیارە لیانە زیاترە تەقێ کەمتر چکە ئەندامێکی بچکۆلێ لە سوچێکە کەمتر چەقۆ و فیشە بەڵێکی بەڵام لەو دوانەیە سپڵ بە ئاسانیە تەقلەوە چکە بەرگەکەی زۆر تەنکە لەبەر ئەتوان بڵێم لە دە کەساکەیت حوتیان بۆی حادیسەوە بکەیتە تەواوی تەواوی تووشی نەزیف بۆ کەیکەینەوە سێرەکەی سپڵی تەقیوە هەرچەند تەمان خۆشبەختانە ڕێژەی لابردن بۆی حادیسە شۆ لەسا و جارانە کەمی کردووە چکە جاران ئێمە سۆنە ڕوشتوان نەبوو بە تەواوی کە نەخۆشێگا و فەحسمانە کرد ئەمانزایی نەزیفەیە یەکسەرمان کردووە سپڵ بووە یەکسەر لامانە برد ئێستاکە گەڕۆزی نەخۆشەکە مستەقر بێ و سۆنەری بۆ کەیت و تاکید بێت کە سپڵە بزانین وەزعی نەخۆشەکەت باشە زۆر جا قەراری عملیات نایەن سپڵەکای هێڵینەوە کە یعنی ئەو نیسبەتە خۆشبەختانە مەسەن ئێستا و 20 ساڵ لەمەوە پێش زۆر جیاوازە ئەتوانی بڵێ لە سایە 40
کەمی کردووە کاتە بە پێی خراپی بارەکە بڕیارە درە بەپی خراپی برارەکە چەند تەقیوە چکە شەرنی هەموو جای سپڵا بەریە توانی جان یەکسەر لامانە بێ ئێستاکە نەخێر محاولەی هێشتنەوەی زۆرترەکەین بەشی دووهەمیان زۆربەی جارەکان ئێمە قەرار ناین دکتۆری خەسخانی هیوان خەسخانی تەبەن بەشی خوێن کردەکەین خەسخانی دوو بەشن ئۆنکۆلۆجی و هیماتۆلۆجیە ئەوان قەرارێن کە ئەم سپڵەکەی لابرێ ئەوەی کە باسم کە تۆڵەوە پێش سپلینیزمەکەی کەیتر سپڵ گەورە بووە هەمویان نەخوات نەخۆشەکە تاو خوێنی تیان نامێنێت خوێنی تیەکەی سپڵەکە بوویە خوات لەو حاڵەتە بۆمانە نێرن لە حاڵاتێکە هەنێ جار سپڵەکە زۆر گەورەی ئازار دروستەکە کە ئازار دروستەکە تۆ ئیزعاجە بێ بە هەمان شێو عملیاتی بۆکەین حاڵەتێکی کەمانێ سکڵسێڵ ئەنیمیا ئەوان بەعەکسەوەی تەبعاً ئەوان سپڵیان بچووگە بێتەوە بەڵام مشکیلەکە چی ئازاریانە بێ نەخۆشەکەت ئازاری هەیە چوشی چکە جەڵتەی سپڵە بێت جەڵتەی سپڵ بۆری خوێنەکانی سپڵ توشی جەڵتەی بۆری گیرانی بۆری خوێنەکان جەڵتەی سپڵە بێ و هەموو جارێک بەشێکی سپڵەکەیەکێتە ئازار لە سکڵسێڵەکە مەجبور ئەوانیش بە هەمان شێوە جاوای نەشتەرگەریان بۆکەین لایەبین هەنێ جاریش هەرچەنە ئێستا کەمتر ئەکرێ هەنێ جار لە کتێبە کۆنەکان زیاتر باز لەواکرا بۆ ستەیجین بوو لە کاتی نەخۆشی لیمفۆمایە شێرپەنجەی لیمفەگریەکان لا ئەبرا بۆی فەحسکرد بۆی بزان چە لە چکە حسابیانە کرد بۆ ستەیجینی لیمفۆماکە بۆی کە ڕێژەی خراپی ڕێژەی تەنینەوەی بڵێن لیمفۆماکە بزانن چەڵێ شێرپەنجەی گرێ لیمفەکان بزانن چەنە باشە دکتۆر حەزم کرد پرسیارێکی تر سەبارە بم باسەکەم لە یەکێک لە هەواڵەکانمە باسی لەوە کرد کە ئێستا نەشتەرگەری لاپرۆسکۆپی واتە ئەوەی کە لە ڕێگەی بە خەڵک لای خەڵکوان نەسراوە کە لە ڕێگەی چەند کونێک لە جستەی نەخۆشەکە مەڵێک ئامێرە بیتە ناوە کامێری تایبەتیان لێبەسراوە نەشتەرگەری خۆت ئەنجامەی ئەو ترێسە زۆربەی کات لابردننی سپڵێکی گەورە بوو لە ڕێگەی نەشتەرگەریەوە کرێ بەڵام هەنێ جار پزیشکەکان پێویستیان بۆ کە کرانەوە بۆ نەخۆشەکەشکن سەرباری ئەم بابەتە چۆنە لای خۆمان ئایا ئەم هەناوبینیە تەواو جێگەی نەشتەرگەری کردنەوەی لای خۆمان هێشتا ناتوان بڵتەواتی بڵێم جێگەی گرتوتەوە بەڵام وردە وەکو بڵین ئێمە زراو تقریبا نەتوان بڵێم لە 2006 و حەوتا بوو کە وردە ئەگەر بیرم بێتەوە 6 و حەوت بوو کە دەستمان پێکرد کە ئیتر بە نەشتەرگەری هەناوبیری زراومان لابرد بەڵێ ئێستا کاتوان بڵێم لە سایە 98 زراوەکان بە نەشتەرگەری لابین هەناوبینەکە کردنەوەمان نەما تاو تقریبا نەتوانی بڵێ ئەمە تا چەنێ گرنگە دکتۆر ئەم بەنسبەت سپڵیشەوە زۆر گرنگە بەس با جوابیش کۆ بەنسبەت سپڵیشەوە دەبەن لابردنەکەی بە هەناوبین یەکەم جوانتر ناوسکە بینی بەڵێ چکە کە تۆ ناوزوورەکە بێی تەژوورە و هەنێ سوچ و پەنا هەیە بڕات هەبێ لەکردنەوەی نایبینی ئەم پشتی پشتەوە زۆر جار بڕات هەبێ کە سپڵامان لا بردووە دەستمان لێکرەوە مەقەست مالیەوە بە بیوی بیبینین بەدەست ئەوە ئەمە پەردەکەی مەقەستی بۆ بە ترسی شۆنەوە کە بۆری چخەین تیاابێ بەڵام ئێستا بە هەناوبینەکە پشتی پشتەوە قەیچێکە عاتینەکە دەچێتەوە ناوە دەسەکە دەچێتە پشتەوە پشتەوەت بۆ بینێ بە ئاسانی بینێ تۆزە مشکلەی دەرکردنەوەی سپڵەکەت هەیە چکە کە زۆر گەورە بوو لە چۆ دەریەکەی ڕاستە ئیتر بەعزێکەڵە کونێکی تۆ بۆی دەری بێنی ئەتوانی لە کونێکی کۆلەترەوە بێت چکە لە چۆ کونێک بەس بۆ دەرهێنا بێت لە چۆ ئیشی تیا بکەیت بێگومان وایە یاوە تا پارچەکەیت و پارچەکانە هێنیتە دەرەوە لە بە بکیسی تایبەتی هێنێتە دەرەوە هەڵبەتە بەلەو هەناوبین ئەڕوا لە مستەقبەل هەرچەند لای ئێمە هێشتاکە یعنی توان بڵێم هێشتاکە لە سایە 30 بۆ 40 سپڵ بە هەناوبین لابرێ بەشە زۆرەکەی هێشتا بەکردنەوەی وەڵامی تر لە چەند ساڵی داهاتوە چۆن زراوەکە وای لێ هات ساڵەکەم ئیش وردەوردە بە هەناوبین بڕوا هیواداری زۆر باشە دکتۆر ئەگەر لە کۆتا پرسیارە پێ بڵێم ڕێنمایی تۆ بۆ هاوڵاتیان چێ بۆ پاراستنی سپڵیان و چۆن بتوانن خۆیان لەم نەشتەرگەریە بە دوور بگرن ئەو بێشانسانی کە نەخۆشی خوێنیان هەیە خەتای خۆیان نیە چکە نەخۆشی مەسن سالەسیمیا چووکەی بۆت ماوەتەوە مەگەر بڵێم وەڵا بۆ ئەوش ئێستاکە چکە ئێستا پشکنینی پێشوەختەی زەواج هەیە بڵێ ئێستا پشکین ناکەم بۆی زەواجەکان تووشیەوە من بۆی تووشیەوە بە زبە نەبن کەواتە زەواجی خزمەتی کەمکەنەوە بۆی تووشی سالەسیمیان نەبن بۆی تووشیەوە نەبن نەخۆشەکانی خوێنی تلوانەی کەمیکی نەگوێزێتەوە بەڵام لە ئەخیرە ژیانی سەحی خواردنی سەحی ڕاضەکردن جوڵەی زۆر وەزن زۆر نەبێ بڕات هەبێ ئیتر لە تۆقی سەر تابری پێ هەشت ئەندامێکی لەش حسێبەکەی کە تۆ ژیانت تەندروست بوو
نەخۆشەکانی کەمترە بێتەوە. بێگومان طبعاً کە تۆ خواردنی پیسە نەخوات تووشی گرانتان نبی کە تووشی گرانتان نبی سپۆ لەوەدا خۆش ناکەی وایە. بۆ حاولە بکەی نەک بۆ سپڵ بۆ هەموو شتەکانی ژیان تەندروست بێ ئەکید نەخۆشەکان کەمێتەوە سپڵیش ساحەتە بێ. زۆر باشە دکتۆر ماندوو نەبیت زۆر دەستان سپاس ساغ بێ. دکتۆر هەڵان دوو عەبدوڕەحمان عەزیزتان پشتوەری کێشە نەشتەرگەری گشتی لەگەڵمان بوو دووبارە زۆر سپاس دکتۆر سەلامەت بە هیوای ئەوەی بەرنامەیەکی پڕ تەندروستیمان پێشکەش کردبن ماڵتانەوە هەتا بەرنامێکتر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.